ئەم کاتتان باش لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستاندا قسە و باسێکی زۆر دەربارەی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن و بە تایبەتیش لەناو ئۆپۆزیسیۆندا بزوتنەوەی گۆڕان هاتە ئاراوە. بەردەوام بزوتنەوەی گۆڕان و ئۆپۆزیسیۆن تاوانبار دەکران بەوەی لە پشت خۆپیشاندانەکانەوە لە کاتێکدا ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی فەرمی بە هیچ شێوەیەک پشتگیری خۆی لەو خۆپیشاندانانە ڕانەگەیاندبوو. ئەڵقەی ئەم جارەی بە ڕاشکاوی میوانداری سەردار عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕانی کردووە بە مەبەستی قسەکردن لەسەر ڕۆڵی ئۆپۆزیسیۆن و هۆکارەکانی پشتگیری نەکردنی ڕاستەوخۆی لە خۆپیشاندانەکان و ڕۆڵی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق. کاک سەردار بەخێربێت. کاک سەردار لە پەرلەمانی عێراقەوە دەست پێکەین. فراکسیۆنی گۆڕان خاوەنی 8 کورسیە. ئەم 8 کورسیە لە ماوەی ڕابردوو توانیوێتی چ ڕۆڵێکی هەبێت لەسەر دروستکردنی بڕیار لە ناو پەرلەمانی عێراقا؟ هەڵبەتە لە ناو پەرلەمانەوەکو هەموو لایەکەزانن ژماری کورسی کاریگەرە کاریگەری خۆی هەیە و ئەوەیە کە هەندێک جارە توانێت تەوازوناتی دەنگدان بگۆڕێ و لە نەتیجەیە نسابەکانی دەنگدان ژماری کورسەکان حەسمێکە. بەڵام ئەوەی کە مای خۆشببختیە فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق وەکو 8 کورسی سیر ناکرێت. فراکسیۆنی گۆڕان بەو پاڵپشتە معنەویە گەورەی هەیەی بەو باگراوندە معنەوی و سیاسیە گەورەی هەیەی لە ناو خەڵک و ئەو سیقەیەی میلەت و ئەو سوورەی لە جەراعەت و لە نەزاهەت و لە پابندبوون بە پرینسیپەکانەوە وای کردووە زۆر زیاتر لە 8 کورسی سێرەکرێ. بۆیە مامەڵەکردنی هێزە سیاسەکانی عێراق بەگشتی هەموو لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ فراکسیۆنی گۆڕان لە ناو پەرلەمانی عێراقا وەکو 8 کورسی مامەڵە لەگەڵ ئێمە ناکرێ. بە تایبەتیش ئێمە استینادمان کردوتە سەر قووەتی منطق لە تەرحی ئەو مەسئلانەی کە تەبەنیەکەین و قووەتی منطق و بەرژەوەندی میلەتەکەمان یەکلاییە بەنسبەت ئێمەوە. ئێمە بە چاومان لە پۆستێکە لە پێناویە مساومە بکەین، نەچاومان لە پۆستێکە بۆ کەسێکی تایبەت مساومەی لەسەر بکەین، چاومان لە سەر امتیازاتێکە دەستبەرداری نەبین. هەموو خەڵکی کوردستان نەزان ئێمە لەوێ پارەی مۆڵ و کاش بۆ خۆماندان ڕاب و ساری پێ بکڕین لەبەری کێشەیەکمان هەبوو. کوردەکانی هەندەران کێشیان هەبوو نانەتوانی تەواصل لەگەڵ کێنێن بکەن، ئەوەمان وەرگرت بە هەدێدامان بە ئەوەی بۆی ئەو کێشەیە حەلکەین. ئەم بێمەنەتیەمان لە امتیاز لە دەستکەوت لە پۆست وای کردووە ئێمە ئازایەنەتر ڕاشکاوانەتر بە نووساوەتر بە بەرژەوەندەکانی میلەتەکەمانەوە دوور لە بەرژەوەندی حیزبی و دوور لە بەرژەوەندی شخصی ئەتوانین خەتابێکی بەقووەت وتەبەنی ئەمە بکەین. بۆیە احترام و ڕێز و تەقدیری لایەنە سیاسەکانی عێراق بۆ فراکسیۆنی گۆڕان لەسەر ژمارەی کورسەکانی نییە، لەسەر وەزنی سیاسی و لەسەر وەزنی معنەوی و کۆمەڵایەتی و شعبی بزوتنەوەی گۆڕان خۆیەتی کە ئەساسی پرۆسەکە خۆی بزوتنەوەکە خۆیەتی. بە هەڵوەسە لەسەر خاڵێک بکەین کە باسێک کرد. ئێوە ئۆتۆمبیلتان وەرگردەوە ئیمتیازە چی بوو کەوەرتان گرت و داتان بە کەیەنێن لە پێناوەوەی تەواصل خۆی هەموو ئەندام پەرلەمانێک 58 ملیۆن دیناری عێراقی وەرگرتووە. 58 ملیۆن دیناری عێراقی وەکو موچە وەکو من حەدراوەتێ بۆ سارە کڕین. ئێمە دوای کۆبوونەوەیەک لە ناو فراکسیۆنی خۆمان بیرمان لەوە کردەوە وەریگرین وەری نەگرین وەریگرین بیکەین بە مەشروعێکی خێری وەریگرین. پرسوڕامان لەگەڵ خەڵک زۆر کرد. بەشێکی زۆری خەڵک لە دەرەوە معاناتی ئەویان هەبوو کە تەواصلیان لەگەڵ ناوەوە نییە و ناتوان کەیەنێن ببینن. لەسەر داوای ئەوان دوای پرسوڕایەکی زۆر بڕیارماندا سەرتا بڕیارماندا بوو ئەگەر وەریشی گرین بۆ خۆمان نەبێ بڕیارماندا کە ئەوە یارمەتی خەڵکی هەندەرانی پێ بدەین بۆی بتوانن کوردەکانی هەندەران بۆی بتوانن کەیەنێن ببینن. بەڵام پێدوانیە وەرگرتنی ئەو بڕەپارەیە سەرفکردنی سامانی نیشتیمانی بوو بێت لە پێناو کەناڵێکی حیزبیە. ئێمە لە پێناوی کەناڵی حیزبی نەمان کردووە و ئەمە مەسئلەیەکی حیزبی نیە، ئەمە دوو مەسئلە جیاکەینەوە. چونکە هەموو ئەوانەی کە ئەندامی فراکسیۆنی گۆڕانن هەمویان حیزبینین، هەمویان وەکو ئینتیمای حیزبی گۆڕان نین. مەسئلەکە بەقەت ئەوەی کە هاوکاریکردنی خەڵکە لە دەرەوە ئەوە داوای خەڵکی هەندەران بووە لە ئێمە ئەوەندە داوای بزوتنەوەی گۆڕان نەبووە. من حەزەکەم لێرە بەڕاشکاوی بە هەموو بینەرانی بڵێم یەک کەس لە بزوتنەوەی گۆڕان لە خودی کاک نەوشیروانەوە پێی نەوتوین ئێوە چی لەگەڵ ئەم پارەیەکەن چۆنی مامەڵە لەگەڵەکەن. بڕیاری خۆمان بۆ دوای ڕاست ڕاوێژ لەگەڵ خەڵک لەگەڵ خەڵکی خەڵک لە دەرەوە لە ناوەوە داوای ئەوان بۆەوە لەسەر داوای ئەوان کردومانە. بەردەوام هاوپەیمانی کوردستان ئێوە تاوانبارەکات بەوەی کێشەکانی هەرێم ئەبەنە بەغا.
خۆتان پێتان وانە زۆر کێشە ئەبەنە نێو پەرلەمانی عێراقەوە کە پێویست ناکا ببرێتە پەرلەمانی عێراق بە پرسیارێکی زۆر گرنگە ئێمە بەر لەوەی بچین بۆ بەغااو دەست بەکار بین ئێمە لە وەفدی ئیتلافی کوردستانی بۆ برادرانەمان بێت باشکرا کە ئیتلافی کوردستانیمان دامەزران لەسەر ئەوە ڕێککەوتین کە کێشەکانی کوردستان چارەسەرکەین زۆر قسەمان لەسەر ئەم مەسەلانە کرد و لەسەر ئەوە ڕێککەوتین کە کۆتایی بە مەرجعیاتی زعیمی ئەو حەد بهێنرێ لە کوردستانە دوو زعیم هەیە هەموو شتەکان لەدەست ئەوان بڕیارەدەن قەرارماندا ئەم مەوزوعە مەرجعیات بگەڕێتەوە بۆ مؤسساتی نوێنەرایەتی خەڵک و بڕیارماندا ئاخر اتفاق کە لە بەغا ئەکرێ بەر لەوەی مۆر بکرێ بخرێتەوە بەردەم نوێنەرایەتی گەلی کوردستان کە پەرلەمانی کوردستانە لەسەر هەمومانە ڕێککەوت بووین ئێمە ساڵی پار لە مانگی حەوت لە سەرەتای مفاوەزاتەکان کەوتینە مفاوەزاتێکی لابەلا لەگەڵی هاوپەیمانی کوردستان ئێمە وەکو گۆڕان پێمان وتن ئەگەر چاکسازی لە کوردستان نەکرێ ئێمە مفاوەزاتەکان پەکەخین وەوەی کە بەشێکی زۆری خەڵک نایزانانی ئێمە ماوەیەک مفاوەزاتی پێکهێنانی حکوومەت ئێمە پەکمان خست بۆەوەی چاکسازی بکرێت دوای زەختێکی زۆر یەکێتی و پارتی ترسێکی گەوریان لەوە هەبوو ئەم بانگەشەی چاکسازیە بزوتنەوەی گۆڕان خەڵکی پێکەس بکە لەبەر ئەوان متەخەوفن لەمە تعهدمان داوتمان ئەگەر ترستان ئەمەیە فەرمونون بە ئێمە لامان گرنگ نییە کێ کەسبی لەسەرەکە لامان گرنگە چاکسازی بکرێت فەرمونیەوە چاکسازی بکەن و کەسبی لەسەر بکەن هەڵبەتە دیار بوو پێیان ناکرا وتمان وەرن بە شەراکە دەیکن یەک لەژنەی هاوبەش دروستەکەین بۆ چاکسازی یەک وەرەقەی ئیسلاحی هاوبەشتەبەنی ئەەکەین بە یەکەوە جێبەجێەکەین و کەسیشمان مزایدە لەسەر کەسمان ناکەین ئەمەمان کە کرد هیچی جێبەجێ نەکە کە جێبەجێ ناکرێ ئێمە بە ئاشکرا بۆ برادرانە ماوتووە بۆ ئێستا تەکیدێکەمەوە پێمان وتون لە ڕاستیشە سەرەتاوا بوو پێمان وتون ئێمە ئەو وەفدەی لە بەغداین پێکەوە تەبایی و برایەتی و ڕوحێتێکی زۆر باش لە بینمانایە هیوادارین ئێمە وەکو گۆڕان تەمە ناکەین و داواکەین ئەم ڕوحێتی برایەتیە ڕنگ باتەوە لە وەزعی کوردستان برایەتی کوردستانمان چاکە وەزعی وڵاتەکەمان چاکین ئەگەر ئەمە ڕنگ نایەتەوە بە تەکید تەشەنج و ئەو ڕقەبەرایەتی لە کوردستانە دروستێکن ڕنگایەتەوە لەسەر وەزعی عێراقمان ئێمە وەکو گۆڕان پێمان وتون هیوادارین دۆستایەتی و برایەتی ئێوەمان ڕنگ باتەوە لەسەر وەزعی کوردستان و چاکیکە ئەگەر ئێوە ئیسەپێنن بەسەرمانە وەزعی تەشەنج و ڕقەبەرایەتی ئێران بسەپێن بەسەرمانە نەقڵ بێ بۆ بەغا ئێمە مانەعمان نییە لەگەڵ ئەوەشە دەمەوە بڵێم ئێمە لەوێ نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەین لەوێ نوێنەرایەتیەکەین لەسەر قەسەمێک لە ناو پەرلەمانە خواردومانەکە سیانەی ئازادیە گشتەکان بکەین ئەگەر خەڵکی تر ملتەزم نییە بە سوێنەوە لە بەردەم شاشەیە لە ئێمە درێ بەڵام ئێوە بە هەش کورسی ببوورە بە هەش کورسی ئێوە ئەتوانن گۆڕانکاری لە سیستمی سیاسی بکەن یان با بڵێن ریفۆرم لە مەسلەی ئازادیەکان بکەن ینی ئەمە ئەم گەڕێنەوە بۆ ئەوەی کە بڵێم ئەگەر ئێوە لە ناو فراکسیۆنی ئێتلافی فراکسیۆنە کوردستانیەکانە بمانایەتەوە خۆتێکی زیاتر لە سەبەبێک لە ئێتلافی فراکسیۆنە کوردستانەکان کشاینەوە وە کشانەوەکەمان کشانەوەی ئازایانە بوو و قەرارێکی زۆر باش بوو ینی ئێوە وەکو پەرلەمانتاران پەشیمان نین لەو کشانەوەیەتان پەشیمان نین لەبەر مەسئلەیەکی گرنگ ئێمە کشانەوەکەمان پەیوەندی بە چاکسازیەوە بوو لە کوردستان ناکرێ من دەمەوێت شتێک بڵێم ئەوەی من لەوێ ممارەسەیەکە مەهامی دەستوریمە من سوێنم لە بەردەم خەڵکو لە بەردەم خی گەورەیە خواردووەکە ئازادە گشتەکان بپارێزم ناکرێ وڵاتەکەم وێران نەکرێ من نوێنەرایەتیەکەم کەناڵێکی نوێنەرایەتی هەیە ئەزانیشی دەبێ واز دە چاواشەکاری بێنی ئێمە لەگەڵ میلەتەکەی خۆمانە دەبێت ڕازگۆ بین ناکرێ لێرە ئیتیهامی ئێمەکەن بەوەی کە نەوعی هەڵسوکەوتمان لە ناو پەرلەمانە لەگەڵ شۆڤێنی عەرەبەکانە خۆیان چونەتە ناو ئیتفاقی سیاسیەوە ئێمە دەنگمان بە کەس نەداوە ئێمە نەچونەتە ناو ئیتفاقی سیاسیەوە ئەگەر قرار درابێ کەسێک پۆستێک وەرگێ لە سەرۆکایەتی پەرلەمان لە جێگری سەرۆکی حکوومەت لە هەر وەزیرێک لە وەزیرەکان هاوپەیمانی کوردستان دەنگی داوەتی ئێمە ئەسڵەن بەشێک نەبووین لە دەنگدان بە حکوومەت لەو جەلسەیەش هاتوونێتە دەرەوە ئەمە بە خەڵگە فرۆشنەوە و زانی زۆر عیبە لێرە بە ڕاشکاویڵم بەرنامەکە بەڕاشکاوی زۆر عیبە لایەنێکی سیاسی سەرکردەیەکی سیاسی کۆمەڵێک سەرکردە میلەتەکەی خۆیان ئەوەندە بەگێل بزانن پیان وابێ ئەتوان چاواشەیکەن و بیخەڵەتێنن ئەوەی ئێمە لەوێ ئەیکەین هیچ بە هیچ جۆرێک لی پەشیمان نین و پێمان وایە ئەوە سەمیمی واجباتمانەوە ئەگەر ئەوە نەکەین مقصرین ئێمە خەڵک کوڕەکانمان لە جادەکان هاکوژن یان ئەگەر ئێمە لەوێ بڵێن کاکە کوڕەکانمان بۆ ئەکوژن وەکو وای هێزمان جێشمان هێنابێتەوە کوردستانمان داگیر کردبێ ئەویان تەوەرێکی ترا جێش ئەهێنن لەبەرەوە ئەمە تێکەڵ نەکەین هیوادارم هەموو لایەکمان ئەم میلەتەکە لە هەمومان گەورەترە وە سەرچاوی هەموو دەسەڵاتەکان وە سەرچاوی شەرعیەتە حەق احترامی زەکای بگرین ئەوەندەی بەگێل نەزانین پێم وابێ خڵەتێنی بەڵام دوجار ئەوە گواستنەوەی کێشەکانی هەرێمی کوردستان نییە بۆ بەغدا تۆ وەکو پەرلەمانتار یان ڕاستتر بڵێم
وەکو هەڵسوڕاویشی بزوتنەوەی گۆڕان پێ دوایە مەسەلەی چاکسازی نەکردن لە هەرێمی کوردستانە پێویستە کە لەوێ ئێوە هەڵوێست وەرگن لە ئێتلافەکە بکشێنەوە بەتاکید ئەمە کاریگەری چی ئەبێت لەسەر بڕیارە چارەن و سازەکان سەبارەت بە گەلی کورد وەکو نەتەوە من دەمێ شتێکە پێ بڵێم ئێمە لە ناو ئیتلافی فراکسیۆنە کوردستانەکان بۆی نایە ڕەنگە بمانتوانی باە ببینە مانع لە بەردەم ڕێکەوتنێک کە کەس نازانێت بە چی جۆرە کراوە چ ڕێکەوتنێک ببوورە ڕێکەوتنی پێکێنانی حکوومەت زیاترمان من تەحەداک ڕوونکردنەوەی پێکێنانی حکوومەتی عێراقی بەڵێ پێکێنانی حکوومەتی عێراقی بەشی زۆری ئەندام پەرلەمانەکانی هاوپەیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق ئێستش نازانن اتفاقی پێکێنانی حکوومەت کە دەستیان بۆ بەرزکردوتۆ لەسەر چ بنەمایەکە ئێستش نازانن مەوزوعی کەرکووک لەو مەسئلەیە چۆن چارەسەر کراوە ئێستش نازانن ئەو کێشانە چۆن چارەسەر کراوە نازان کێشەی پێشبەکە چۆن چارەسەر کراوە یەکێک لە پڕکێشەترین کێشەکان کە ئێمە لە ناو ئیتلافی کوردستانی کێشەمان لەسەریە بوو عقودی نەوت بوو بەڕاشکاوی ئێمە لە وەفدی گۆڕان لە ناو وەفدی ئیتلافی کوردستانیا بەڕاشکاوی بە سەرۆکی هەرێممانوت ئێمە ئامادەنین داکۆکی لە عەقدێک بکەین کە نازانین چۆن کراوە لەگەڵ کێ کراوە چەند عموو لە وەرگیراوە داهاتەکەی بۆ کوێچێ بیخەنە بەردەم خەڵکی کوردستان بیخەنە بەردەم نوێنەرایەتەکانی خەڵکی کوردستان ئێمە پێشمەرگەی ئەم میلەتین شەڕ لەسەر هەموو بەژەوەندەکانی میلەتاکەین بەڵام ئێوە بۆ خۆتان ئەمە لە بنەوە کردوتانە و داوا لە ئێمەکەن داکۆکی لەمە بکەین ئێمە لە هەر شوێنێکی دنیا بێ لە دژی ئەوە وەستین کە نەزانین سەرۆت و سامانی ئەم میلەتە بۆ کوێچێ ڕێگەی پێنادەین و پشتگیریش باشە ئێوە فراکسیۆنێکن هەش کورسیتان لە ناو پەرلەمانی عێراقا هەیە بۆ داواتان نەکرد کە ئەو ڕێکەوتنەتان پیشاندان کە لەسەر چ بنەمایەک حکوومەت پێکێنراوە ئەزانی کاکە ڕێبوار خاڵێک هەیە دەبێت دیقەتی تیا بکەین ئەو برادرانە چەند جارێک ئێمە خستومانەتە بەردەم مەسئولێتەوە کە بچنە بەردەم پەرلەمانی کوردستان ئەمە اتفاقێکە ئیمزا کراوە سەرۆکی هەرێم خۆی ئەعلانی کردووە کە دەبوو ئەم اتفاقێکە ئەڵێکی ئەڵێ وەفدی کوردستانی تەنها ڕاوێژ لەگەڵ سەرۆکی هەرێم و بەرزترین پۆستی باڵای کوردەکە لە بەغا ڕاوێژەکە ناڵێ ئەوان خاوەنی بڕیارن ڕاوێژ بڕیارە گەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان ئەم برادرانە دیسانەوە جارێکی تر ئەو تعدودێتی کە گەلی کوردستان لە هەڵبژاردنەکانی ئەو هەڵبژاردننیدا دواییە بڕیاری لێدا یەک شەقیانتی هەڵدایەوە و کردیانەوە بە مەرجعیاتیان بردەوە بۆ لای زعیمەتاکەکانی خۆیان ئەمە کێشەکەیە لە نەتیجەیە تۆ زۆر ئیسرار بکەی وەرە ئەمە اتفاقیم بۆ کەشف بکە اتهام تەکا بە عرقلەکردنی پێکێنانی حکوومەت اتهام تەکا بە ئەنواع دەستی دەرەکی اتهام تەکا بە ئەنواع ئێمە بە ئاشکرا وەختەش تەسریحمان داوە ئەو وەختەش وتومانە زەحمەت نەبێ اتفاقاتەکانتان بخەنە بەردەم گەلی کوردستان وموضوع اتهاماتیش خۆتە زانی مەلەفێکی کراوەیە و برادرانە لە تۆمەت بەخشینەوەیە درێغیان نەکردو لەوە ناشتێ باش درێغی بکەن ئێوە بە جەماوەری خۆتانتانوت کە دەنگ بە پۆستی سەرۆک کۆمار نادەن کەچی دوجار هەر هەش کورسێکەتان دەنگیان بە پۆستی سەرۆک کۆماردا ئەمە زۆر کەس وایە خوێنێتەوە کە ئێوە ڕێکەوتنێکتان هەبوو زۆر مەسلەیەکی گرنگ بۆ باست کرد دەمێکە مەراقم بۆ مەسلەی ڕوونکەمەوە و بەڕاشکاویش ڕووی یەکەمەوە ئێمە بڕیارمانوا بوو دەنگ بە سەرۆک کۆمار نادەین و بە ئاشکرا ژووتمان ڕوبەڕوو پێمان وتووە ڕوبەڕوو لە کۆبوونەوەی ئیتلافی کوردستانی بە حزوری زعیمی هەموو حیزبە کوردستانەکان ڕوبەڕوو پێمان وتووە دەنگت نادەینێ دوو هەفتە پێش دەنگدانەکە پێمان وت دەنگت نادەین ئێمە لە لەحزەیەکی تایبەت بووین لە لەحزەیەکا بووین تازە لە ئیتلافی کوردستانی کشا بووینەوە ئەوان لە پشتی ئێمەوە خەریکی پێکهێنانی حکوومەت بوون ناخۆشترین علاقەی ئێمە ئەو پەڕی ترۆپکی گرژی علاقەی ئێمە و هاوپەیمانی کوردستان ئەو پەڕی ترۆپکی گرژیمان بوو هیچ جۆرە اتفاقێک لە بینمان نەبوو ئەو ڕۆژی دەنگدانەکە یەک دوو برادریەکەتی پەیوەندیان لەگەڵ کردین بۆ ئەوەی یەکتر ببینی هاتن بۆ مەسەلەیە هاتبوون پێمان وتمان مامجلال ئاگای لێتی یاننا وتیان طبعا مامجلال ئاگای لێتی و داوا ئاکاوچیوە وتمان باشە بەجێمان بڵێن ئێمە پرسوڕایەک لەگەڵ خۆمانەکەین و جوابتان لێجێڕین هەڵبەتە کەنیوەڕۆکی چوینە پەرلەمان ئەجوایەک هەبوو بۆ ئەوەی مەسئلەی دەنگدان بە سەرۆک کۆمار پەک بخرێ و من نیوەڕۆ لەگەڵ ڕەفیقەکانمان لەوێ بووین هەستمان کرد کە عێراقیە مەیلێکیان هەیە بۆ ئەوەی نیساب بشکێن و دەنگ بە سەرۆک کۆمار نەدرێ دیارە سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی هەڵبژێردرا بوون مەیلێک هەبوو بۆ ئەوە و تێگەیشتین بە تێگەیشتنی خۆمان و پەیوەندەکانمان لەوێ تێگەیشتین کە بڕیارێک هەیە ئەنسیحاب بکەن ئەنسیحابی ئێمە دەنگمان نەدایە ئەو شەوە بە سەرۆک کۆمار نیسابی قاعەکە دەچوونایەتە دەرەوە نیساب پەکێکەوت جەژنی بەدوایە هات اتفاقی مبادرەی بەرزانیە کەوتە دوای جەژنەوە ئەچووە بۆ ڕیاض
لە عێراق دەرەچووە چوە بۆ سعودێ مبادرەی بەرزانی پەکێکەوت ئێمە لە لەحظەیەکە ئەمەمان کرد بێ هیچ بەرامبەرێک کردمان بێ هیچ اتفاقێک کردمان لەناو هۆڵەکە زۆر لێمان پاڕانەوە بۆ مەسەلەیە من ئێستا شتێک لێرە کەشف ببوورە با ڕادگرم چێ هاوپەیمانی کوردستان هاوپەیمانی کوردستان جاری یەکەم کە دەنگماندا من ئەلبەتە ناڵێم هەموو ڕەفیقەکانم دەنگیاندا و ناژڵێم کەسیان کێ دەنگی داوای دەنگی نەداوە چونکە ئێمە دەنگدانمان کرد بە اختیاری لەناو پەرلەمانتارەکانە اختیاری بوو بڕیاری خۆمانکو فراکسیۆن وتمان دەنگ بین چونکە لە حەزەکە تەنها پەیوەندی بە یەک مەسئلەوە هەیە بەرژەوەندی باڵەکانی میلەتەکەمانە هیچی تر ئێمە وا سێرمانە کرد لەم قۆناغەیە وردە وردە کار بۆ بکەین لە داهاتووە ببێ بە عرف کەسەرە کۆمار هەر کەسێک بێ ئێمەگەر لەگەڵشی ناکۆک بین لە کورد بێ ئەمە مەسئلەیەکە لای ئێمە بعدی نەتەوەی هەبوو علاقەی بە شخصەوە نەبوو لە ناو قاعەکەیە زۆر ئەوە کرا زۆر حاڵەتێکی نەفسی زۆر خراپیان هەبوو ئاخر جار کە دەنگماندا من مامجارال داوای لێکردم بە قسەی لەگەڵ بکەم ڕۆشتم کاک مەسعود لە تەنیشی وەستا بوو قسەمان کرد ئەوانە سوپاسی کردم من سوپاسی تۆ کەم و برادران و ڕامگرت وتم سوپاسی من مەکە من مووقفەکە نەشخصیە نەدەنگم بە تۆ داوە مەسئلەیە کە ئێمە لە ئەوتمەوە کاک مەسعود ئاگای لێتی گوێ لێتی قساکی ئێمە لە لەحظەیەکە دەنگ بە تۆ دەین لە ئەو پڕی ترۆپی گرژی علاقەی خۆمانی لەگەڵ تۆیە ئێوە لە هیچ مەسئلەیەکە مراعاتی داخوازیەکانی خەڵکی کوردستانتان نەکردووە کە ئێمە تەرحمان کردویم هیچ داخوازیەکمان بۆ خۆمان نەخستوەتەوە هیچ ئێمانەتان نەکردووە ئێمە لەبەر بەرژەوەندی باڵەکانی میلەتەکەمان قەرارماندا ئەم دەنگە بە تۆ دەین هیوادارین ئەوە خۆت ئەوە کاک مەسعود هیوادارین ئەمە واتان لێ بکە بە وەزعی کوردستانە بچنەوە کوردستان وەزعی باش نییە پێویستی بە چاکسازی هەیە پێ دەڵێم نەمەوقفەکە شخصیە نە سوپاسیەوێ نە لەبەر تۆش دەنگمان داوە نە دەنگیشمان بە تۆ داوە ئێمە دەنگمان بە بەرژەوەندەکانی میلەتەکەمان داوە مامجارە لە وەزعێکی نەفسی تایبەت بوو یعنی لە وەزعێک بوو سوپاستان دەکەم و هەتاما و مووقفم بیر ناچێتەوە و هەتامای قەرزارتان کردوم مامجار هیوادارم ئەم قەرزە لە بەرچاوتان بێ وەزعی کوردستانی پێچاکەن میلەتەکەی ئێمە شایستەی نظامێکی سیاسی باشترە ئەوە خۆت و ئەوە جەنابی کاک مەسعود هیوادارم ئەم مووقفە لەوێ ڕنگباتەوە ئێوازانن ئێمە نەوەکو ئەشخاص نەوەکو بزوتنەوە نەهیچ داوایکی حیزبیمان هەیە نەهیچ داوایکی شخصیمان هەیە بەڵام دوجار ئێوە ئەو بەڵێنەی بە لایەنگرانی خۆتانتاندا بۆ وەکو بزوتنەوەی گۆڕانەوە بەڵێنتان نەبرد لەسەر نەوان نیە ئێمە لە بەڵێنی باسی بەڵێنی انتخابیەکەین بەڵێنی انتخابی لەسەر ئەساسی ئەوەن بنا ناکرێ دەنگ بێکی ئەدەم و دەنگ بچێ نادەم کاکە ڕێبوارجان بەڵێنی انتخابی ئێمە لەسەر بەرنامەکەمان بووە لەسەر بەرژەوەندیە باڵەکانی میلەتەکەمان بووە لەسەر کێشەنەتەوایەتەکانی بووە لەسەر دەستکەوتەکانی بووە لەسەر سەپاندنی چاکسازی بووە لە وڵاتەکەمانە من پێم وایە لەگەڵ ئەمانەیە هەمووی ئێمە ڕازگۆ بووین ئێمە هەڵوێستێکی سیاسیمان هەبووە قەرارماندا بوو دەنگ بە مامجەلال نەدەین ڕوبەڕوو پێمان و تۆ دەنگت نادەینێ لە لەحزەیەکە ئێمە دەنگمان دا بە مامجەلال بێ هیچ بەرامبەرێک دەنگماندایە هیچ ئیشمان پێی نەبوو زۆر ئیشی پێمان بوو نەک ئەو لەحزەیە هەمویان پەکیان لەسەر ئێمە کەوت بوو ئێمە ئەو شەوە دەرچوونایەتە دەرەوە من لە تۆ پرس اتهام ناکرێن بە اتفاق و بە تەئامر لەگەڵ قایمە بەس ببوورە من بۆ سەبارەت مەسەلەی ئیتیهام نابوورە من بۆ مەسەلەی بەڵێن باسم کرد کە ئێوە ئەو بەڵێنەتان بە لایەنگرانی خۆتاندا بوو ئێمە بەڵێنمان نەداوە دەنگ بدەین یا دەنگ نەدەین کاکە ڕێبواری تەسریحمان داوە من یەکێک بملوانی تەسریحمان داوە کە دەنگ بە مامجال نادەین بەڵام ئەمە بەڵێن نییە بەڵێنی انتخابی عەرزەکەم بەڵێن انتخابی لەسەر ئەساسی سوێن خواردنە بۆ پاراستنی بەرژەوەندیە باڵەکان بەڵێن انتخابی هەر لایەنێک سیاسی بەڵێن انتخابی خۆی لەسەر ئەوە بیناکە دەنگ بە فلانە دەم و دەنگ بە فلان نادەم نازام هەستەکەم ئەوە لە ئاستی ئەمەنێ لە باشە ئەمەنی من دیزافەیەک هەیە بۆی بەسەریاتی نەپەڕین ئێمە کە دەنگمان داماینەوە لە قاعەکە دەنگیشمان نەدایە تەبیعی تێپەڕی بەڵام ئێمە کەماینەوە لە قاعەکە دەنگماندا لە ترسی ئەوە نەبوو کە ئەتیامەکرین ئێمە مەخاتری ئەو دەنگ نەدانەمان نەزانی لەسەر بەرژەوەندیەکانی میلەتەکەمان بۆیە دەنگماندا ئێستا ژەڵێم من حکم لێگەڕێم بۆ بینەران ئێمە تەحەداکەم و بە بێمنەتانەش تەحەداکەم ئەو قسانەمان کردووە هەموو بەڵێنی ئەوەی کە ئێمە داوامان کردو لە برادرانە بەڵێنی چاکسازی بوو هیچی تر من لە ئێوە و لە میلەتەکەمانە پرسم کێ بەڵێنەکانی خۆی بردوتە سەر باش وەکو فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی بەغدا و ئەوەندەی تۆش ئاگادار بیت فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان ئێوە فەرمان و ڕێنمایی لە چێ وەرەگرن ئێمە بە معنای فەرمان وەرناگرین وەکو ڕێنمایی ئەنجا عەرزەکەم ئێمە کۆبوونی تایبەتی خۆمان هەیە فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق ئەلبەتە ئەو برادرانش کۆبوونی خۆیان هەیە ئالێتێک هەیە بۆی پێکەوە
بڕیاری تیاوەرەگرن ڕێنماییش بە معنای ڕێنمایی وەرناگرین حەزەکەم ئەوت پێ بڵێم ئێمە جەماعەتێکی ملتەزمین جەماعەتێکین بزوتنەوەیەک قەرارماندا و قبوڵمان کردووە لەسەر لستی بزوتنەوەیەک دابەزیوی بەڵام مەساحەیەکی زۆرمان لە ئازادی لە بیرکردنەوە لە ڕێی دەربڕین لە دەنگدانیشەیە ئێمە لە ناو خۆمانەوە زۆر بە ڕاشکاوی بە پێچ و پەنا تا ئاستی حدت ڕێی خۆمانەخەینە ڕووکە ڕێی جیاوازمان هەیە بەڵام زۆر جار بەڕێی بەیەک بڕیار دەرەچین هەندێک جار کە برادێکمان بنەوەیەکتر قەنەعەتی هەیە دەڵێن ئێمە احترامی ئەو جیاوازەی جەناب تەگرین جەنابیش احترامی ئەو تەقدیرە بگرە کە ئێمە پێکەوە بڕیاری فراکسیۆنەکەیە ئەو بە ئازادی خۆی دەنگدایمەش بە ئازادی یعنی ئێوە لە سەروی خۆتانەوە تەنسیقمان ڕێنمایی وەرناگرن تەنسیقمان هەیە ئێمە تەنسیقمان لەگەڵ سەروی خۆمان هەیە وەک چۆن ناوبەناویش تەنسیقمان لەگەڵ فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان هەیە ئێمە تەنسیقمان هەیە بۆ قەزی سیاسی گەورەکان هەموو لایەکمان پرس و ڕاکەین بۆ مەسئلە سیاسی گەورەکان لەگەڵ ئەو برادرانی خۆمان لە فراکسیۆنی کوردستان لە پەرلەمانی کوردستان پرس و ڕاکەین و مناقەشاکەین لەگەڵ ئەو برادرانی بزوتنەوەکەش لە پرس و ڕاین بۆ مەسئلە سیاسیە ئەوەش عادەتەن زۆر دووبارە نابێت باش ئێوە بەردەوام قسە لە سەرواکەن کە عارف تەیفور جێگری سەرۆکی پەرلەمان لە عێراق ئەبێتە لەمپەر لە بەردەمی پرۆژەکانی ئێوەیە بەڵام پێدوانێ کاتیەوە هاتبێتتر بەس بێت ئەم تۆمەت بەخشینەوەیە ئەزانی شڵای مە تۆمەت بۆ کەس نەبەخشینەوە تۆمەتیش ڕوبەڕووی کەس ناکەینەوە بەڵام کاک عارف کە جێگری سەرۆکی پەرلەمانە ئەگەر کورد نەبێ نابێتە جێگری سەرۆکی پەرلەمان و ئەگەر ڤیتۆیەکی هەیە ئەو ڤیتۆیە بە کورد دراوە بە پارتی نەدراوە بە هێچێتی نەدراوە بە هاوپەیمانی نەدراوە بە گۆڕان نەدراوە بە یەکگرتو نەدراوە بە کورد دراوە بۆ ئەوەی حاڵەتێکی تەوافقی لە بڕیارە چارە نووساز و سیاسەتر سناکەکانە دروستکە ببێتە ڕێگر لە بەردەمەوەی نێڵێ زۆرینەیەکی تر لە ناو پەرلەمانە ئەگەر زۆرینەیەکی نساب دروست بوو تەوافقاتی ڕئاسە نێڵێ ئەو زۆرینەیە ببێتە مەترسی بڕیار پەک بخە تا ئەو وەختەی تەوافقمان لەگەڵەکە نەگەی نەشتێکی هاوش ئەمە ئەسلی فەلسەفەی تەوافق کاک عارف تەخەسوسی لە گۆڕان کردووە ڤیتۆکەی بەس بۆ گۆڕان بەکارهێنی بۆ بەیانێکی ئاسایی کە دەمانوێت بیخوێنینەوە کە عرف نییە هیچ فراکسیۆنێک هیچ کەسێک کە لە پەرلەمانی عێراقا بەیان پێشکەشەکە کەس وەڵامی نهاتەوە بەس ئەوانە ئێمە جاری وایە سێ کەس وەڵاممانەداتەوە جاری وایە بۆ بەیانێکی لەسەر خۆی منطقی عقلانی ئێمە برادێکی ئێمە سێ کەس بەجوابمانەیەتەوە بە زمانێکی پڕ لە مهاتەرات و لە ئەتیهام بەخشینەوە و بە بەرچاوی هەموو دنیاوە سەردەمی فەزای کراوەیە پەلاماری پەرلەمانتارەکانی ئێمە درێ و پەخشەکرێ برادریان هەیە ناو پەرلەمان ناڵێ و ڕسمانە خۆیان فەبرەکەیان کردووە تا ئەو ئاستە لە ئەتیهام و لەوەی کە دێتەوە ئاستێکی ترکە کە ئەتیهامت دەکە ئێمە تۆمەت نابەخشینەوە چەند جارێک ئێمە خۆمان بەو کاک عارفمان وتمانە کاک عارف وەسیلەی تر هەیە تکایە خۆش نییە ئەمە پێت بڵێن جەنابەت ڤیتۆکە بەس بە گۆڕانەوێری ڤیتۆکە لە گۆڕان بەکارهێنی ڤیتۆی بەکارهێناوە ئێمە ڤیتۆی کاک عارفمان شکاندووە هەموو جارێک شکاندومانە ڤیتۆی بەکارهێناوە چوین ئیمزامان کۆ کردوتەوە بۆ کێشەکانی خەڵکی کوردستان دەنگی لەسەر دراوە تەعاتوفمان دروست کردووە دەنگی هێناوە سەپێنراوە بەسەریە ئێستش خەریکی ئەوەین ئێستا جارێکی تر ئێمە لێ ناگەڕین لە هیچ شوێنێکی دنیاە لێ ناگەڕین میلەتەکەمان عزیێت بدرێ لێ ناگەڕین میلەتەکەمان سەرکوت بکرێ لێ ناگەڕین گەنجەکانی بکوژرێن لێ ناگەڕین سەرۆت و سامانی بە تاڵان بڕوە لێ ناگەڕین بە شێوازی دیکتاتۆریانە حکمی وڵاتەکە بکرێ ئەمە داخوازەکانی خەڵکی کوردستانە ئەم شەرەفەی بە ئێمە بەخشیوە کە نوێنەرایەتی بکەین لە هەر شوێنێکی دنیاە بین و لە هەر کەناڵێکەوە پێمان بکرێ ئێمە داکۆکی لە داخوازی ڕاوەکانی خەڵکی کوردستانەکەین لەبەرەوە ئەو ڤیتۆیەش هەر بەکاری هێناوە لەمە دوای بەکاری هێنێ دۆستانەش پێمان وتووە کاکی من ئەوە تۆ ئەو ڤیتۆیەت پەکی کەوتووە چونکە ئێمە وەسایلی ترمان هەیە بۆ خۆت جوان نییە بەڵام کە ئەگەر خۆی بە دەورێک ڕازیە بێ ئەوە ئێمە خوانە خواستە ناتوانین پێی بڵێن ئەو دەورە شایستی جەنابەت نییە بەڵام سەرڕای ئەوە خوێندنەوەی بەیاننامە سەبارەت بە کێشە ناوخۆییەکانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراقا خیانەتیشی گەورەیە من ناڵم خیانەتیشی گەورەیە ئەڵێم پێدوانیە شتێکی زیابێ بۆ فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان ئەمە ناکە ینی ئیسا بایکۆتی کردووە بەڵام بۆ نەیکردووە زانی کاک ڕێبوار ئەم قسەیە ئەگەر بە سەدحی فڕێدێن ڕاستە بەڵام ئەمە لە ناو سیاقێکی گشتیا دەبێ باسی بکە پەرلەمانی کوردستان پەکراوە بە منطقی زۆرینە و کەمینەیەک کە ئیسە پێنم بەسەرتا هەرچی بڕیار هەیە خۆم ئیسە پێنم بەسەرتا لە بەرەوەی تۆ کەمینەی زۆرینەیەکە کە مەشکوکی لەو زۆرینەی کێناوێتی سەردەمێکی زۆر کەسمان لە حیزبەکانی تر فراکسیۆنەکانی تر و کوتلەکانی تر
قبولمان نەبوو نتایج انتخابات قوڵکەین لە بڕی تەزویری تیاکراوە زۆری نێکت هێناوە بەکارهێنانی حکمی زۆرینە بە تەعاسف و لە مەسئلە نیشتیمانیە گەورەکانە و بۆ مەسئلەیەکی ترسناکی وەکو دەسوور مەسئلەیەکە قبول ناکرێ وە تۆ پێت وا بێ هەموو مەسئلەکانە سەپێنی بەسەرما بە زۆرین ئەی بۆ زۆرینە و کەمینەیە لە بەغا ئیشی پێ ناکەی بۆ زۆرینە و کەمینەیە لێو بە تەوافقیشەکەی من ناڵێم تۆ لێرە بە تەوافق کار بکە بەڵام هەندێک مەسائل هەیە مەسائلی نیشتیمانی گەورن خۆی پێویستی بە ئیجماعی نیشتیمانی هەیە نەک ئیجماعی لیستەکانی ناو پەرلەمان پێویستی بە ئیجماعی منەظەماتی مجتمعی مەدەنی هەیە پێویستی بە ئیجماعی نیشتیمانی گەورەیە کە لە دەروەی هێزە سیاسیەکانە ئەمە ئەوەی پێویستە ئەنجا من عرضم کردی ئێمە نوێنەرایەتەکەمان لە پەرلەمانی عێراق دوو مەسئلەیە یەکێکیان بۆ بەرژەوەندی باڵەکانی میلەتەکەمانە کە مەکسەبی نەتەوەیە یەکێکیان بۆ چەسپاندنی بۆ داکۆکیکردنە لە دیموکراسی لە عێراق و دیموکراسیش لە کوردستان ئەو پەیام و گەیشت پرسیارێکی تر لێ یەکەم دێنە سەر تەوەری بزوتنەوەی گۆڕان بۆچی بزوتنەوەی گۆڕان بەڕاستە و خۆ نەهاتە پشت خۆپیشاندانەکانی ئەم دواییی هەرێمی کوردستانەوە بگرە پشگیریەکی جۆرێک لە شەرمنانەی لەو خۆپیشاندانانەکەت جوابەکەت هەڵگرە بۆ دوای ئەم ناوبڕە ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتان